ئامادەکاری یادی 47 ساڵەی شۆڕشی گوڵانە لە ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی. بڕیارە سبەی پێنجشەممە لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی یادی ئەم شۆڕشە بکرێتەوە. حوسێن مەجید پێشمەرگەی شۆڕشی گوڵان خۆی کوڕەکەی بە وێنەی سەرۆک بارزانی حەوشەی ماڵەکەیان ڕازاندۆتەوە و دەڵێن باڵەکایەتی سبەی لە پێشوازی سەرۆک بارزانیدا دەبێت. ئەمە ناوم حوسێن مەجید حوسێن، معلم 1957 دانیشتووی گوندی گەڵاڵە. لە ساڵی 74 بوومە پێشمەرگە. لە پێشمەرگایەتی هەتاوەکو ئاوارە بووین چوینە ئێران. لە ئێران کە گەڕاینەوە لە ساڵی 81 گەڵاڵە هەڵگیرا. پاش گەڵاڵە کە هەڵگیرا ئەمن ئەو شەوەی کە گەڵاڵە هەڵگیرا نەفسی شەو ڕۆیشتم چوومەوە ئێرانێ و ڕێژەکانی پارتی لە شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست. ئەو پێشمەرگێت تاکە خۆزگەی ژیانی ئاشکرا دەکات و دەڵێت ئاواتمە وێنێک لەگەڵ سەرۆک بارزانی بگرم. حەزوو ئاواتم ئەوەیە هەتاوەکو نەمردومە بە دیداری سەرۆک بارزانی بگەم و لە نێزیکەوە ئەگە هیچ نەبێ وێنێشی لەگەڵ بگرم. لە 26 گوڵانی ساڵی 1976 بە فەرمانی بارزانی نەمر شۆڕشی پێشکەوتن خوازی گوڵان وەک درێژە پێدەری شۆڕشی مەزنی ئەیلول بۆ تەواوکردنی ئامانجە بە دینهاتوەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان یەکەم بڵێ سەیدا و کاروانی خەباتی نەبساوەی گەلەکەمانی درێژە پێدا. محەممەد ئامۆکەیی، زاری کرمانجی، دەڤەری باڵەکایەتی.